ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. لەسەر ئاستی جیهان ژمارەیان دەگاتە زیاتر لە 1 ملیار خاوەن پێداویستی تایبەت. بەم پێش لە سەدا 15 دانیشتوانی جیهان لەم توێژەن. لە هەرێمی کوردستانیش بەپێی ئاماری ساڵی ڕابردووی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی 31758 کەس وەکو خاوەن پێداویستی تایبەت تەنها لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کراون. ئەم ساڵە ببێتە هۆکارێک بۆ ئۆکیانی هەمان گلەی هەمان داواکاری هەمان چێژۆگرفتەکانی ساڵانی ڕابردوو لەم ساڵەدا دووبارە نەبتەوە. کۆمەڵەکەمان لەسەر ئاستی کوردستاندا لە سەروی 18,000 تا 19,000 کەم ئەندام لە خۆ دەگریتم کە ئەوانە هەمووی بە شێوەیەکی فەرمی بە راپۆرتی پزیشکی بە کەم ئەندام ئەژمارکرێنە. ئەو نزیکەی 14 تا 15,000 زیاتر کەم ئەندام لەسەر ئاستی کوردستان تاکو ئێستاکە هەموو مامەڵەکانیان تاواکردی، بەڵام زۆر بەداخەوە ئەوە ڕاگیرا و بەهۆی ئەو بارودۆخەوە کە کەم ئەندامان لە نیشتە کرێخانی ناتوان بدەن، ئەوە بوویتە دەتوانم برێم بەشێکی زۆریان ئەو ڕۆکە سیرازەی کۆمەڵایەتیان هەڵۆسایتەوە. هەرچەندە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە پێی یاسا بڕاپارێکی مانگانیان بۆ بڕدراوەتەوە، بەڵام بە پاساوی سەرهەڵدانی قەیرانی دارایی و پێداچوونەوە و چاکسازی لەو کەسانی بە خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراون. چەند ساڵێکە بەشێکی زۆریان موچەکانیان بڕدراوە. نزیکەی 430 ئەندامان هەیە، وەکو لقی کورتەباڵەکانی دهۆک نزیکەی 205 تا 210 ئەندامان هەیە. نووسینگەی زاخۆشمان هەیە، ئەویش نزیکەی 55 تا 60 ئەندامان هەیە. ژێک دەستنیشان کرایە لە کەرتی گشتی 105 کە دابمەزرێن هەڵی کاریان لە بۆ بڕخسێ. لە کەرتی تایبەتیش 103 دەستنیشان کرایە. ئەوەی کە مەسەلەن تایبەتە بە کەرتی گشتی بەڕاستی ئێمە یعنی داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو ڕێژەیە کەویتە بواری جێبەجێکردن. خاوەن پێداویستی تایبەت کەسانێکن بەراورد بە کەسانی ئاسایی ناتوانن ئیش و کارەکانی ڕۆژانیان بە ئاسانی ئەنجام بدەن بەهۆی لە دەستدانی ئەندامێکی جەستەیان کە هەندێک لەوانە بە شێوەی زگماکی لە باوانەوە بۆیان گواستراوەتەوە، بەشێکی دیکەشیان بەهۆی جەنگ یان تەقینەوە یاخود نەخۆشی و هۆکاری دەرەکیەوە ڕوبەڕووی کەم ئەندام بوون بوونەتەوە. ڕێژەی ئەندامەکانمان 4,000 ئەندامی نابینا و کەمبینایە، یعنی پێ کاتێک کەسانی نابیناوە کەمبینا و ئەو کەسانی کە لایەن ئێمە ئەندامن تەمەنیان لە 6 ساڵی دەست پێ دەکا تا تەمەنی 6 ساڵ. موچە و پێویست نییە، موچە دەبێ بە شێوەیەکی باشتر دابین کرێ بۆ کەمەندامان. ئەو بڕە موچەی کە ئێستا هەیە ناتوانانی ژانی کەمەندامان و نابینیان ینی بڕێ بکەوت. ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ نەیەکی جیهانی و نەتەوەیەگرتوەکان ڕۆژی 3 کانونی دووەمی بۆ دیاری کردووە کە ئامانج لێی کۆکردنەوەی پشتیوانیە بۆ ماف و خۆشگوزەرانی ئەو توێژە و هاوکات هەوڵدان بۆ تێکەڵاوبوونیان بە کۆمەڵگە.